بەرنامەی ترافیک لە بەرەبەیانێکی زوو لەگەڵ خۆڕەڵاتن دەچێتە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران. شەقامەکان چۆڵ و بێجوڵن لە هەموو لایەک چیا و شاخەکان بەسەرم شارە دەڕوانن. ترافیک بۆ یەکەم جار دەچێتە ناو بینای تازەی هاتوچۆی سۆران. کات 7:30 خولەکە. ئەفسەران و کارمەندان ڕوو لە بارگای تازەی هاتوچۆ دەکەن. ئیدی ترافیک وەک بە ئاگاترین تیم لەو شارە دەست بە دەداچوون دەکات. ترافیک لە مەڵقەیە باس لە گۆڕانکاریەکانی هاتوچۆی سۆران و چەند قەزایەک دەکات. دەپرسین ئایا کێشەی هاوڵاتیان تەنها ڕێگا و ڕووداوی هاتوچۆیە یان کاروبار و سەردان و مامەڵەکانیش زەحمەتی بۆ هاوڵاتیان دروست دەکەن و هۆکارن بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و فشاری زۆر. ئەمجارە لە قەزای سۆران و دەوروبەری دەمانێت بزانین چی کراوە بۆ کەراسانی هاونیشتیمانان و پاراستنیان لە دابینکردنی خزمەتگوزاریەکان لە بواری هاتوچۆدا. لە کاتێک چەندین ساڵە بۆ بچووکترین کار خەڵکی ئەم ناوچانە دەبووە سەردانی پایتەخت بکەن. ترافیک بۆ یەکەم جار دەچێتە ناو بینای تازەی هاتوچۆی سۆران. لێرە ژمارێکی زۆریش لە سەردانی کەران لە چاوەڕوانیدان. دوای چەند کاتژمێر هەنگاو و گۆڕانکاریەکان دەخینە ڕوو. لە سەرەتا بەشێک لە ئەفسەر و کارمەندان لە پێشوازی هاوڵاتیان دەوەستن، لەگەڵ هاتنە ژوورەوەیان ڕێنوێنیان دەکەن. بێجیاوازی پشکنینیان بۆ دەکەن لە ژێر ڕێکاری توندی خۆپارێزی لە کۆرۆنا ڤایرۆس. دەستخۆشیان لێکەم ئیشەکی باشیان کردیەوە ئافکار ئاسانیە و خەرچی کرایە پێشات چوبایە هەولێرێ ئەلعانە لە سۆرانە زۆر باشە زۆر کار ئاسانی کرایە دەستیان خۆش بن کار ئاسانی ئەلعانە لێرە زۆر فەرقیا هەیە دەگە لێرە بچیلو هەولێرێ ماندیبوونی تێدا و بڕۆ مەسرەفە و ئەلعانە زۆر دەستیان خۆش بن. هاتوچۆی سۆران لەگەڵ هاتنی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورەی بەسەردەهات. ئەو گۆڕانکاریانە لەکردنەوەی بەشی تازە و سیستم و بینا و زوو ڕایکردن و گۆڕانکاری لە شوێن و شێوازی دەرهێنانی مۆڵەت و ڕێکارەکان ئەنجامدرا.
خەرچی گوندی دێرزیامە پێخۆشحاڵم کە و داهرە لێرە کرایت و سەربەرزین مەمنونین ڕێ دووران لەمە ئەوە کرد نێزیک کرد و دوو ڕێ دوو ساعتا دەبڕێ چووی هەولێری ئەوە لە هەزار حادیسە لەو ڕێیان ئاکران ئەدیت باران بوو ڕێ گیرا دیسیارێ دامەکرد دیسیارت لێ تێکە چوو ئەو بەزم و ڕزمە مەسرەفەشی زۆر بوو ئەلانە منە لە مارە خۆ پەچارێ دەدەقاتێ مێرە کێفم لێبێ پەپیاتیم پەسیارێ هەنایم ئەمە مەمنونی حکومەتی یاریمین ئەو دایران لۆمەلێرە کرد و زۆریش پێ خۆشحاڵین سەربەرزیشین ئیش و کاریش و کارژی جوان و ڕێک و پێکە بەس پێین خۆشە بڕێک سەریحتر ئیش و کاری عالەمێ جێپەجێ بکەن. خەرچی گوندی شارسینێمە شارسینە مارم لە باسرمێ بەنسبەت دایرەش لەمە زۆر خۆشە بەنسبەت دایرەی ئەوە زۆر لەمە زۆر باشە هاتی چۆ لومەکەم بوو لە هەولێرێ تا دێرە زۆر زەحمەتێوی پێشتا چونە ئەوەی ناوی خەستەخانەی قەدیم دەبا سڕە زۆر گربە بەخوای بە زیادگیری لە سڕە نییە بەبێ مشکلە دێ پێراوسەر سایمە کوعات لە تۆمانەوە هاتیمە دەستخۆشی لە هەموو کارمەندەکانی ئێرە ئەەکەم بەڕاستی کار ئاسانیی زۆر کرایە کە ئەمن کە لە تۆمان ڕاهاتیمە پێشتر ئەوە بچوبین لە هەولێر بەس ئێستا کە لە سۆرانە کار ئاسانی هەم لۆ دەڤەری باڵەکایەتی هەم لۆ ناو سۆران دەستخۆشیان لە یەکەین بینایەکی نوێیە. سەرەتا باز لا گۆڕانکاری دەرهێنانی مۆڵەت دەکەین بەرپرسی بەشی مۆڵەت دەبینین و بۆ ترافیک سەبارەت بەو تازەگەریە لات و چۆی سۆران قسە دەکات. یەکەم جار سەر خەلکی سەر هاوڵاتی دەڤەری سۆران پێویستە و یەکەم جار پشکنینە ئۆتۆمبیلە خۆ بکات لەلایەن پۆلیسێت هاتوچووە پشتینگی سەردانە کۆمپانیا PVI بکات بۆ ئەوەی سەیارە خۆ هەزدە بکات وەختی لێرێدا هەزدە و پشکنین ئۆتۆمبیلە خۆ کرد سەردانی بەڕێوەبەرەتی هاتوچووی سۆران کەتن بەشی تۆمارێ لێرەدا پاشان دێ فۆرمێ وەرگریتن سەر هاوڵاتە پێویستە وەختی فۆرمیش وەرگرت ئەو پێداویستێت کو لێرەدا پێویستن گەل خوبینن نفوس و جنسیە کارت نیشتیمانی یانیش ئەگەر نفوس و جنسیە گەلخۆنینیت پێویستە کارتی نیشتیمانی گەل وێنەکی بینیتن بۆ ئەوەی معاملاتێتوان لێرە ڕێوە بچ. ئەوە بەشی تۆمار کە لە دوای سەردانیکردنی بەڕێز وەزیری ناوخۆ بۆ کردنەوەی باڵەخانەکە بڕیاریدا بە کردنەوەی بەشی تۆمار لەدەبێت ئەم کردنەوەی ئەم بەشە دەرفەتێک دەستکەوتێکی گرینگە بۆ هەر چوار قەزاکە بۆ ئەوە چیتر هاوڵاتیانی هەر چوار قەزاکە سەردانی هاتوچۆی هەولێر نەکەن بۆ نوێکردنەوەی ساڵیانە یان بۆ بەناوکردن و یان تابلۆ گۆڕین ئەو کارانەیان هەموو لێرە دەکەن لێرە جێ دانیشتنی هاوڵاتی هەیە بۆ ئەوەی بە هەموو سیستەمەک هەتا سیستەمی ئاگرکوژێنەوەی لە دوای سیستەمی ئاگرکوژێنەوە لێرە سیستەمی تەبرید مەرکەزیەکەی بە هاوڵاتی لە زستان و هاوین هیچ کێشەی نابیتن. هاوڵاتی دێتن یەکەم دێتە ڕەقەم یەک کۆمپیوتەرە ئایتیە کە لە ئایتی خلاص دەبی دەچیتە بەشی غەرامات و معجوزات کە غەرامات و معجوزاتی کرد لە کۆمپیوتەرەکەی خلاص دەبی دەچیتە پێبژاردن ئەفسەر لەو غرفەی دادەنووشی پەنجەمۆری دەکات کە پەنجەمۆری کرد لەوێ خلاص دەبی دێتەوە وەسڵ دەبڕی کە وەسڵی بڕی لە وەسڵەکەی تەواو دەبی دەچیتە لای وردبین وەرگر وردبین دەچیتە ژووری تەبع کە تەبع کرا خلاص دەبی دەدرێتە ئەفسەری تۆمار هەمووشی لەسەر دەکا و مۆری لێ دەدا و دەیدێنەوە هاوڵاتێک. پێشتر ئەوانەی کە سەنەوی نوێکردنەوە و یان بەناوکردنیان هەبە یان ئیشی تابلۆ گۆڕینیان هەبە دەبی سەردانی هەولێریان کردوە بە ماندیبوونەشی زۆر و ڕێگا و هاتوچۆ و کارەساتی هاتوچۆی لێ ڕووداوە چەند کەس چووە بۆ سیارە بەناوکردنێک یان بۆ سەنەوی نوێکردنەوە
لە کاتی چونیان لە کاتی گەڕان تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. ئێستا لێرە مشکلەکانیمە لەسەر تەنها لەسەر کۆمپیوتەری ئایتیمایە بەڵام ئەو تڕۆمبیلانەی کە ئەو ئۆتۆمبیلێک کرد داخل نەکرا یان کێشە شێوی دەبی لە ئایتی هەیە. ئەگە ئایتیەکە یەکەم جار کە دێ ئیش دەکات دەبی ئایتی بکە لە ئایتی ڕەت دەبی ئەوجا ئیشەکانی کە دەکات. چی مۆری ئایتی دەبی لێ بدرێتن بۆ ئەوەی جارێککە یەک جارش پێویستی بە ئایتەبی جاری دوم پێویست بە ئایتی ناکاتەوە. خەڵک ئێستا کاری شەبیتن لەو مانگەی ناستە هەولێر. تازە هەر لێرە ئیشەکەی خۆی هەدەکاتن بەس ئەگە ئایتێکە بێ زووتر سەریعتر ئیشەکەی دەبڕێت. جاران شوێنی وەستان و چاوەڕێکردن نەبوو. دەبوا بچن لە نەخۆشخانە پشکنین بکەن و ئینجا بێنە ناو هاتوچۆ یان دەبوا بچن بۆ هەولێر. جگە لەمەش پشکنینی چاو دوور لە هاتوچۆ بوو. ئەو کات هەموو تاقیکردنەوەکان لە گۆڕەپانێکی ماندوو شەکەت بوو. بەڵام حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ هەموو ماندوو بوون و زەحمەتیانەی نەهێشت. لە ئەمڕۆ بەدواوە لێرە لە یەک بینا دەبێتە خاوەنی مۆڵەتی شۆفێری. ترافیک لێرە هاتوچۆی تازە دەناسێنێ لەگەڵ تەواوی ڕێنماییەکان سەبارەت بە بەشە تازەکان و شوێنی ئێستای و گۆڕانکاریەکان تا هەمووان ئاشنای بن. ئێماکو بەڕێبەرەتی هاتوچۆی سووران پێشتر لە باڵەخانەی کرێدا بوون زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین وەزارەتی ناوخۆ بەکردنەوەی باڵەخانەی نوێی هاتوچۆی سووران ئەم باڵەخانە خزمەتێکی بەرچاو لە هاوڵاتیانی خۆشەویستی سنووری سووران دەکات بۆ نمونە پشکنینی چاو پێشتر پشکنینی چاو هەفتە یەک جار دەکرا ئێستا خوشبەختانە لەگە بەڕێبەری تەندروستی سووران هەماهەنگیمان کرد و گفتوگومان کرد کە بکەینە دوو ڕۆژ کردمە دوو ڕۆژ هەر لەناو بۆرەگای بەڕێبەرەتیدا ئەوەش وەکو ئاسانکاریەکە بوو هاوڵاتیان چونکە پێشتر هاوڵاتیان دەبیت هات بۆنە ناو بۆرەگا هات بۆن پسوڵە بڕی بە دوای چوو بۆنە خەستەخانە لە خەستەخانە هات بۆنەوە دێلز یان ڕێیەکی زۆر بوو بەڵام ئێستا لە ناو باڵەخانە هەفتەی دوو ڕۆژ دەکرێت. تاقیکردنەوەکانی وەکو تڕا میکانیک محازرە پێشتر لە دەرەوە دەکران ئێستا خوشبەختانە هەموو لە ناو باڵەخانە دەکرێت و ئەمەش ئاسانکاریەکی باشە و خزمەتێکی باشە بۆ هاوڵاتیان و ئەو فێرخوازانەی کە داوای وڵاتی شوفێری دەکەن. گۆڕەپانەکانی تاقیکردنەوە بە سیستم و شێوازی نوێ بۆ فێرخوازان دروست کراوە تا تاقیکردنەوەکان بکەن. هاوکات دەرهێنانی مۆڵەتیش زەحمەتتر دەبێت. ئیدی بەڕێوەبەری هاتوچۆی سۆران دەبینین. بەڕێوەبەری هاتوچۆی سۆران بۆ ترافیک هەوڵەکان بۆ دابینکردنیە ئەو خزمەت گوزاریە دەخاتە ڕوو لەگەڵ گرنگی و گۆڕانکاریانە. طبعا هاتوچۆ لە بیدات کە لە سووران دەست بە ئیشی کردە لە ساڵەکانی هەشتێکی قەزای ستدیق کرایەوە تا کو ساڵی 2002 هاتوچۆ لە سووران پێک هات بوو لە مەفرەزەکی هاتوچۆ کە تەنیا ئیشی ڕێکخستنەکانی هاتوچۆ دانانی مەفارز بووە. لە گرنگی حکوومەت بۆ ئەم دەوەرە لە ساڵی 2003 بڕیاری دا بەرەبەراتیەک لە سووران بکرێتەوە بەناوی بەرەبەراتی هاتوچۆی سووران. بەرەبەراتی هاتوچۆی سووران لە بیداتێکی کرایەوە تەنیا ئیشی دانانی مەفارز بوو ڕێکخستنەوەی هاتوچۆی ناوشار بوو و لەسەر داوای هاوڵاتیانی سووران ئێمە نووسراوێکمان پێشکەش بە وەزارەتی ناوخۆ کرد بۆ ئەوەی بەشی مۆلەت لە ساڵی 2004 بکرێتەوە بەڕێز ئەو کات سەرۆکی حکوومەت بەڕێز نێچیروان بارزانانی موافقەتی لەسەر کرا کە بەرەبەراتی هاتوچۆی سووران بەشی مۆلەتی بوو بکرێتەوە لە بیدات کە ئەمە بەشی مۆلەتمان لە بەرەبەراتی هاتوچۆی سووران کراوەیە ئیشی خزمەتگوزاری بوو بۆ 4 قەزای سووران ڕەواندەست
چومان لەگەڵ مێرگە سوور هەوڵاتیانی ئەم چواردەوەرە دەتوانن سەردانی بەرەبەرەتی هاتوچۆی سووران بکەن بۆ دەرهێنانی مۆلەت کار ئاسانیە کاری کە ئەو کاتی کرایە بۆ خەڵکی دەوەرەکەمان بوو خەڵکی دەوەرەکەمان بوو وەرگرتنی فۆرمی مۆلەتی شۆفەری دەبی سەردانی هەولێر کردبا بۆ پشکنینی چاو دەبی سەردانی هەولێر کردبا بۆ دەرهێنانی مۆلەت و نوکردنەوەی مۆلەت ئەوەنە هەمووی دەبی سەردانی بەرەبەرەتی هاتوچۆی هەولێریان کردبا. کردنەوەی بارێگای نوێی بەرەبەرەتی هاتوچۆی سووران و بەشی تومار لە ناو بەرەبەرەتی هاتوچۆی سووران لەلایەن بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتێکی گەورە و گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی خەڵکی دەوەرەکەمان کرد. طبعا سەردانی بەردەوامی بۆ هەولێر بێژگە لەوەیەکی گوژمەکی مادی دەخستە سەر هەوڵاتیانمان کارەساتی هاتوچۆش بە دوای خۆی دادەینا ڕێگا دوور بوو و زۆر جا هەوڵاتیان بە تایبەت ئەو هەوڵاتیانەی کە ڕێگان دوور بۆ بە بێ مۆلەت ئۆتۆمبیلان لەو دەوەرە لێ دەخۆری بووان ئەو مەجاڵای نەبوو کە سەردانی هەولێر بکەن. بەڵام کە ئەمە بەش مۆلەتمان کردەوە تامان خەڵکێکی زۆر سەردانی مەکرد لە بیدایەت حتا ئێستا نزیکی 800,000 هەوڵاتی لە سووران مۆلەتی شۆفەریان دەرینەوە تامان ئەگەر بگەڕینەوە سەر مەسەلەی هەولێر و سووران ئەگەر ئێستاژی لە سووران بەرەبەرەتی هاتوچۆی سووران مۆلەتی دەرنەینەوە ڕێژێکی زۆر کەم ئافرەت لە سووران مۆلەتیان دەردەینا بەڵام پاشکردنەوەی بەشی مۆلەت لە بەرەبەرەتی هاتوچۆی سووران هزاران ئافرەت لە دەوەری سووران لە هەر چوار قەزا سەردانمان دەکەن بۆ وەرگرتنی مۆلەتی شۆفەری ئەوە کار ئاسانیەکێک کە حکوومەت بۆ خەڵکی دەوەرەکەمان کردە و طبعا کار ئاسانی زیاتریژی پاشکردنەوەی بارگای بەرەبەرەتی هاتوچۆی سووران کرایە. بەڕێکردنی کارمەندان لە ناو باڵەخانە پێشتر باڵەخانەی قەدیم هیچ شوێنێک نەبوو کە پێشوازی لە هاوڵاتیان بکەن یان شوێنی بەڕێکردن یان چاوەڕێکردنی هاوڵاتیان لە دەرەوە و لەبەر گەرمە خۆشبەختانە لێرە هۆڵێکی پێشوازیمانە بە شێوەیەکی جوان و ڕێگ و پێک پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەن کە سەردانمان دەکەن بۆ دەرهێنانی مۆلەتی شوفێری. ئاگاداری هاوڵاتیانی خوشەویستی سنووری قەزای سووران دەکەینەوە بە هەر چوار قەزاکانەوە کە ئەوانەی داواکاری و دەرهێنانی مۆلەتی شوفێری دەکەن سەردانی باڵەخانەی نوێی هاتوچۆ بکەن لە دێلزیان بۆ بەڕێکردنی مامەڵەکانیان لە ناو بارگای بەڕێبەرەتی شوێنی تایبەتمان هەیە بە بەشی مۆلەت شوێنی تایبەتی خۆیە هەر هاوڵاتی دەتوانێت لێرە بێت سەردان بکات شوێنێکی باشە لە هاوینان فێنکەرەوە شتووە دابین کردەوە لە زستانیش تبرید و گەرما دابین کردەوە هاوڵاتیان بە جاوێکی خۆشەوە دەتوان مامەڵەکانی خۆیان بەڕێ بکەن بەبێ کێشە و گیر و گرفت. طبعا پاش دەرچوونی بڕیاری ئەوەی کە لە سووران بەرەبەرەتی هاتوچۆی سووران دەبێت ساڵ بە ساڵ ڕێژەی سەردانکار بۆ هاتوچۆی سووران زیاتر بوو. ئەوە وەی لەمە کرد کە دەوڵە لە بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بکەن کە بارگایەک بوو بەرەبەرەتی هاتوچۆی سووران بکرێتەوە چون بەرەگای ما بیدات لە ناو خانیەکی کرێدا بوو پاش ئەوەی کە حکوومەت بوو کەمکردنی خەرجیەکان بڕیاریدا کە بارگاکان لە خانی کرێکان دەربینێت ئێمە گۆستڕاینەوە ناو بەرەبەرەتی تەندروستی سووران کە شوونەکە زۆر تەسک بوو ڕێژی سەردانکار یەکجار زۆر بوو ئەوەی وەلی کرد کە ئەمە لە حکوومەتی نودەوڵە و جنابی وەزیری ناوخۆ بکەن کە بارگای بەرەبەرەتی هاتوچۆی سووران بوومان بکرێتەوە. طبعا بارگای بەرەبەرەتی هاتوچۆی سووران پێش حکوومەتی نو لە حکوومەتی پێش و بڕیاری لەسەر درا بوو بەڵام بەحوی قەیرانی دارایی
ئیش و کارەکانی تێدا ڕاگیرا بوو. جناب وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سپاسەوە بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیەکانی داوەری سووران بڕیاری دا کە ئەو گوژمەیەی قبول بکەتن و گوژمەی تەرخان بکەتن بۆ کردنەوەی بارگای نوێی بەرەبەرەتی ئاتوچۆی سووران. طبعا ئەو بارگایی کە ئەمە لە بەرەبەرەتی ئاتوچۆی سوورمان لە هەفتەی پێش و جناب وەزیر بخۆی ئامادە بوو لەکردنەوەکەی زۆر بەشی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان تێدا دابین کرایە. یەک بەشی مۆلەتمان هەیە، ڕۆژانە نزیکەی 1000 هاوڵاتی سەردانمان دەکەتن بۆ دەرهینان، بۆ نونکردنەوە، بۆ تاقیکردنەوەکانی مۆلەتی دەخورین. بەشی پشکنینی چاومان ئینە ناو بەرەبەرەتی ئاتوچۆی سووران، خەڵکی دەوەرەکەمان دەزانیت پێشداوە پشکنینی چاو لە سووران یەک لە کێشەکانی هەرە سەرەکی بووە، بەتایبەت لە کارتی تەندروستی و کارتی هاتوچۆ. لەبەرەوەی ڕۆژانە ئێمە نێزیکە 200 هاوڵاتی دەبێت چوبانە پشکنینی چاویان کرد بە شوونی وەستانیان نەبوو، شوونی ڕاگررتنی ئۆتۆمبیلیان نەبوو، پشکنینی چاو زۆر کێشەی بۆ هاوڵاتی چا کرد بوو. بەڵام لەگەڵکردنەوەی ئەو بارگایە ئێمە بەشی پشکنینی چاومان گۆستەوێرە بە سپاس بەرەبەرەتی تەندروستی سووران یارمەتیدارمان بووە. ڕۆژانە ئێستا 2 ڕۆژ ئێمە لە بەرەبەرەتی ئاتوچۆی سووران بەشی پشکنینی چاو چالاکمان کردیەوە. ڕۆژانە نێزیکەی ڕۆژێ 350 هاوڵاتی وێرە پشکنینی چاو دەکەتن. بەشی تومارمان لەگەڵ هاتنی بەریز وەزیری ناوخۆ کرایەوە. طبعا تومار یەک لە دەستکەوتەکانی هەرە گرنگە بۆ بەرەبەرەتی ئاتوچۆی سووران و سپاسی وەزیری ناوخۆ دووبارە دەکەین بۆکردنەوەی ئەو بەشە بۆ نوکردنەوەی سالیانەی ئۆتۆمبیل، بۆ بەناوکردنی سالیانەی ئۆتۆمبیل هاوڵاتیەکانمان دەبێت لە دووردەست، لە حاجەمراندا، سیدەکە، لە بارزان سەردانی هەولێریان کرد. بە زۆر جا هەیە ئەو هاوڵاتیانە لەسەر معاملەکی بەسیط دەبی جارێکەکە گەڕابنەوە بۆ سووران ڕۆژی دواتر سەردانیان کرد. بۆ ئێستا لە بەرەبەرەتی ئاتوچۆی سووران ئەو خزمەتگوزاریە پێشکەشیان دەکەین. طبعا دەرهینانی کردنەوەی بەشی سالیانە وەکو داهاتێکی بۆ هاوڵاتیانمان دەگەڕینتەوە لەبەرەوەی مەسروفاتیان کێم دەبێتەوە بۆ ئەوەی سەردانی هەولێرنەکان و کارساتی هاتوچووی کێمتر دەکاتن. سەردانی هاوڵاتی سووران بۆ هەولێر کێمتر دەکات. بارگیرانیەکیش لەسەر هاتوچووی هەولێر کەم دەکەتەوە. ئەوە هەموو دەستکەوتە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ بەرەبەرەتیەکانی هاتوچۆ. طبعا ئێمە لە داهاتوو هێشتا بەرنامەی زیاترمان هەیە بۆ هاتوچۆی سووران. وەزیری ناوخۆ بڕیاری دایە بە هەموو شیوەیەک پشتگیریمان بکەتن. لە نفسی کات لە نفسی ڕۆژ ئستیمارەی وەردەگیریت، هەلە ناو بارگای بەرەبەرەتی پشکنینی چاو بووی دەکەن، هەلە ناو بارگای بەرەبەرەتی تاقیکردنەوەی میکانیکی بوو دەکەن، هەلە ناو بارگای بەرەبەرەتیەکەمان لژنەکانی تڕای ڕامپە ڕقم 8 هەمووی بۆ ئەنجام دەدات و ئەگەر لە هەموو ئەو تاقیکردنەوەکان دەردەچوو لە نفسی ڕۆژ مۆلەتەکەی وەردەگیریت. ئەوە کار ئاسانیەکە یەکجار زۆرە بەتایبەت بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە دوور و دەست دەهێن. طبعا پێشتر هاوڵاتی کە سەردانی بەرەبەرەتی ئاتوچۆی سووران دەکرد دەبێت لە بەرگەرما ڕاستیە بە شوونی دانیشتنی نەبوو، شوونی مڕاجعی تەسک بوو، ژووری تایبەتمان نەبوو بۆ ئیشکردنی ئەفسەرەکانمان. ئێستا کە هاوڵاتی سەردانی بەرەبەرەتی ئاتوچۆی سووران دەکرد لە ناو بارگای نوێی بەرەبەرەتی ئاتوچۆی سووران شوونی دانیشتنیان هەیە، شوونی جیهازی گەرمکردنەوە و ساردکردنەوە بۆ بەرەبەرەتی دابینکرایە. پێشتر گوڕاپانی تاقیکردنەوە لەگەڵ بارگای بەرەبەرەتی مەسافەکی زۆری هەبووە. ئەوەش وەکو بارگیرانیەک بوو بۆ هاوڵاتیەکان. ئێستا لە ناو بارگای بەرەبەرەتی هاتوچۆی سووران ئێستا ئەو قەلەباڵغیەکە هەمووی هاتیە دەرەوەی شار لە ناو بارگای بەرەبەرەتی هاتوچۆی سووران شوونی وەستانی تایبەت ئۆتۆمبیلیان بۆ دابینکرایە، شوونی دانیشتنی هاوڵاتیان. ئێستا هاوڵاتی کە پشکنینی چاو دەکە لە ناو بەرەبەرەتی هاتوچۆی سووران بە نیو سەعات مۆلەتەکەی وەردەگیریتەوە. ئەوە هەموو کار ئاسانیەکە کە بۆ ئەو هاوڵاتیان نەکرایە. ئێستا پۆلیسی هاتوچۆی سووران لە قۆناغێکی تردایە و هەموو خزمەتگوزاریانی لە ناوەندی هەولێر پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت لە تۆمارکردن و مۆڵەت و نوێکردنەوە و هەموو خزمەتگوزاریانی لە پۆلیسی هاتوچۆ پێشکەش دەکرا لە مەودووە لە ناوەندی شاری سۆران پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت لە سنووریە چوارقەزای سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕواندز. ئیدی پێویست بە شەکەتبوون و ماندووبوون و خەرجی زۆریش ناکات کە بۆ هەر کارێک
ڕویان لە هەولێر دەکرد.